لەبارەی دوایین پێشهات و پەرستاندنەکان گفتوگۆیان بابەتە دەکەین. بێگومان دکتۆر کاوە شاوەڵی ئامێدی ئەکادمیست و دیپلۆماتکاری کورد ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر کاوە زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24. با لە دوایین پێشهاتەکانی ئەمڕۆ دەست پێ بکەین. ئەمریکا دوای ئۆپەراسیۆنەکانی ئەمڕۆی گوتی کە ئێستا کاتی ئاشتیە. ئێران ئێستا ئامادەیە بۆ دانوستان و بۆ ئاشتی؟ بەڵێ پێشەکی ڕشتان باش. بەڕاستی حالیان ئێستا ئیران ئامادە نییە بۆ ئاشتی، یعنی هیچ منطق نییە دوینێ بە شەو سەعات دوونی شەو ئەوها هێرش بکرێتە سەر ئیران لەسەر سێ بەنگا و ترامپ بە زۆر ئاسانی بڵێت ئێستا ئاشتی دەست پێ بکەین. لە عرفی دیپلۆماسی ئەوها نابێت. لە عرفی دیپلۆماسی هەندە پێنگاوی دیکەش هەنە. طبعا ئیران حتما ئەو ئیشانە بە ئاسانی بەجێ نایە دیتن و دانیشیتن لەسەر مێزی گفتوگو باسی ئاشتی بکەین. ئەمە بڕوان ناکەم، بەڵام ئێستا دەبیتن باز بکەن کە حەلەکەت چییە پاش ئەوە، پاش لێدانی ئەمریکا لە ئیران چه حەلەکەت چییە؟ ئایا ئەم شەڕە بەردەوام دەبیت بەو شێوە یانشی لەوانەیە بە ئیران بڵێن ئۆکێ ئەمە دەتوانین دەرفەت بیدەینەت و هەندێک ئێران دەڵێت ئێمە وەڵاممانە بێ، ئەمریکا دەڵێ دەم ئەمەی تر کۆتاییمان بە هێرشەکانمان هێناوە. ئێوە پێتان وایە کەم شەڕە بەردەوامە بێت یاخود نا؟ حتما بەردەوام دەبیتن، بەڕێی ئێمە بەردەوام دەبیت، چکو ئیران وڵاتێکی بەهێزە بەڕاستی ناوچەدا ئەگە وەڵام نەدەت معنایەکە ئەو قسانێ پێشی دەکرد هەموو هەڵە بوو ڕاست نەبوو. دەزانین ئیرانژی چەند کارتایەکە لە ناوچە دەتوانێت بەکاربینیت. هێشەڕەکەمایە پێشی ئەم جارەژی پێشی هەفتەیەک باسم کرد ئەم شەڕە نەشەڕی چەند ڕۆژەکە و نەشەڕی چەند هەفتەیەکە بە بڕۆی ئێمن کە ئیران بەردەوام دەبیتن حتاکو ئیران بزانیتن بەلای کەمەوە ئەوش نەوعەنما بە سەرکەوتنەکی نایە. ڕاستە لە کوتایی ئەمە دەزانین ئەمریکا بەێسترە ئیسرائیل بەێسترە یعنی ئەو بەسەر دەکەن، بەڵام معنای ئەوە نییە کو بڵێن وەڵا ئیران لا دەدەین یان ڕژیمی لا دەدەین یان ئەوەندە بێهێز دەکەین و خلاص. هەر بدایەتی باسمان کرد کو ئارمانجی ئەمریکا و ئیسرائیل ئەوە ئیران زۆر بێهێزکەن یعنی زۆر لاوازکەن حتا بێت دانیشتن لەسەر مێزی گفتوگو. بەڵام دوینێ بە شەو ساعت دوینی شەو لێدانی ئەمریکا بە با بڵێن یەکسەر لە سێ بەنگا وەبزانم نمونەی شەرگوڕی ئێستا ئیران تەرکیز لەسەر ئیسرائیل ناکات. حتا ئێستا بەخود دەزانن ئیران وەڵامی ئەمریکا نەدایە، بەڕای من وەڵام دەدات و بە شێوەیەکی طبعا حتما حتا دیار بیت کە ئیرانشی چەند کارتەیەکە دەتوانێتن زەخت لەسەر ئەمریکا بکات یان ناوچە بەلای کەمەوە با بڵێن بەلای کەمەوە ئێستا ناوچەی با بڵێن وڵاتەکانی خەلیج یان مۆسیقی هورمز با بڵێن ئێستا احتیمالی زۆر هەیە یعنی قەدەغە بکرێتن، یعنی شتێکی لەلای ئیرانەوە احتیمالی زۆر هەیە ویشە بکەن. هەمان کات ئیران زۆر کارتیایە، نابیت ئەمە هەسەرەتەوە بڵێن وڵا ئەو زەربە لێدا خلاص فەرموندانیشن ئاشتی خلاص تەواو بوو ئیشەکە بڕواناکەن بە ئەوەندا ئاسانی تەواو بیتن، بەڵام لە کوتاییشدا ئەمە بڕواناکەن بە تەواوی ئیران بەسەر دەکەوێت حتما ئەمریکا و ئیسرائیلە. بەڵام سەرکەوتنەکە چییە؟ سەرکەوتنەکە حەزیان لێبوو بەڕاستی بنگەی ئۆتۆمی یعنی تەختکەن بەڕاستی. پرسیارە بکەم ئەو سەرکەوتنەی کە باسی دەکەی پێت وایە بۆ لایەنێک لە لایەنەکانی ئەم جەنگە دەبێت یاخود ڕێکەوتن کۆتایی ئەم جەنگەیە؟ هەموو شەڕ لە کوتایی ڕێکەوتنێک ناوبەیە لە کوتاییدا، یعنی حتا لایەک بڵێت ئەمە سەرکەوتم لە بیرتان دەینەوە لە کوتاییدا هەردوو لا دەڵێن ئەمە سەرکەوتین، هەردوو لا دەڵێن ئەمە سەرکەوتین. بەڵام بەڕای ئێمە کە گفتوگو دەکرێتن تایبەت کە ئەوروپا داوا دەکەن کە ئێستا بەڕێگەی گفتوگو حتا مەسائلێ ئۆتۆمی ئیران پێدەکرا بەڕێگەی گفتوگو حەلیکەن بەڕاستی. بەڵام دیارە ئەمریکا بڕوە بە ئیران نەدەکرد، هەمان کات زەختی ئیسرائیل لەسەر ئیران یان لەسەر ئەمریکا زۆر بوو کە بەڕاستی هێرش بکرێتە سەر ئیران. لومە دیار بوو لە ماوەی زیاتر 7 ڕۆژ ئیسرائیل پێ نەدەکرا تەسیر لەسەر هەستی بنگیان بکات، ناچار بۆ ئەمریکا بە یەکسەر یان مباشەر تەدەخلی بکاتن و بەو شێوە. بەڵام بەڕاستی دەتوانین بڵێم دوینێ شەو سەعات دوینی شەوێ حتا ئێستا جەنگێکی دیکەیە بە شێوەیەکی دیکەیە بە قۆناغێکی دیکەیە ئیران بە شێوەیەکی دیکەژی جەنگ دەکات. باشە ینی ترامپ پەڵێ ئێمە توانە ئەتۆمیەکانی ئێرانمان وێران کرد، کەواتە ئێستا چی دیکەیان لە ئێران دەوێت؟
ئەوە دەڵێن وێرانمان کرد بەڵام هەندە تشتەیە باس ناکات وەکوچی يعني موشکی پالیستی هیچ باس نکردیه دوام یورانیوم مخصب هیچ باس نکردیه یورانیوم مخصب در جوهر لوین دیدیه ایران بدیشونه کردی که يعني او ترامپ کات باز دکت بنگا کان راسته تختی بەڵام یۆرانیوم مخصب لەوین دەرێ نەبوو دەرچوو ئێستا دەبی بزانن ئەوە لە چێن دەرەیە ئایا هێرشەکان بەردەوام دەبن ئایا ئیران کە ڕەت دەکات چوونە بەڵام ئەمن بە بڕوام لێرە ناڕاوەست شەڕەکە چونکو ئیران مطالبە وەڵامی بدات باشە دەبیت وەڵامی بدات باشە لە سەرەتاوە ئیسرائیل دەیوت ئێمە 2 هەفتەمان داناوە بۆ ئەم هێرشانەمان بۆ ئێران پێتان وایە ئێستا ئیسرائیل تاکەی دەتوانێت بەرگە بگرێت بەبێ هاوکاریەکانی ئەمریکا بەبێ هاوکاریە سەربازی ڕاستەوخۆکانی ئەمریکا یانەوە تاکابێش ئەمریکا بەشداری لەگەڵدا بکات زانی هەندە تش دەبیتن بە واقعیانە قسە بکەین یعنی ئەمە وڵاتێک زۆر گەورە نەکەین ئیسرائیل بێ ئەمریکا ناتوانێت یەک هەفتە شەڕ بەردەوام بکات چونکو ئەو سیستەمی بەرگری ئەوی دیفاع لە ئیسرائیل دەکات خۆی ئیسرائیلی نییە ئەمە ئەمریکینە و فەڕەنسینە و بریتانینە ئەو بەرگری لە ئیسرائیل دەکات ئەگە ئەوە نەبن ئیسرائیل ناتوانێت شتێکی بکات ڕاستە چەکی پێشکەوتی هەیە ڕاستە تەیاری پێشکەوتی هەیە ڕاستە چانایە بەڵام ئیسرائیل یەک مشکلە هەیە ناتوانێت بەردەوام بیتن زۆر لە ماوەی زۆر چەند هەفتەیەک ناتوانێتن جیاوازی مابەینی ئیران و ئیسرائیل ئەوەیە هەکە هیچ وڵات تەدەخل مەکەن یعنی ئەمریکا تەدەخل نەکات یارمەتی ئیسرائیل نەدات ئەوروپا یارمەتی ئیسرائیل نەدات بە زانیاریەکان یعنی زۆر تشتی دیکە بڕوات تا بیتن ئەگە ماوە زۆر کێشە یعنی با بڵێن چەند مانگێک ئیسرائیل زۆر لاواز دەبیتن لاواز دەبیت چونکو هاوڵاتیەوان فێر نەبوونە هاوڵاتی ئیسرائیل فێر نەبوونە ئەم جەنگە ئەم شوێ جەنگە ئەم شەڕە گەلی ئیسرائیل تەحمولی ئەوە ناکەن کە بەم شێوەیە هێرشیان بکرێتە سەر قوتابخانەکانیان بۆستێ ژیانیان لە ژێرزەمینەکان بەسەر ببەن حتما تحملی ناکەن یعنی قرسە لەوان لە هەر چەند ساعتێک چەند دقەیەک بڕۆنە زێژەمینە ژیان ڕاوەستایە لە ئەسپەی هەر ڕاوەستایە بە هەزرێوان ئەوانە 2 هەفتە ئەمە کوتایی دەبیت خلاص دەبیت ئیران ناچار دەبی دەدانیشت لەسەر مێزێ گفتوگو خلاص ئەوە دەبی ئەوە تەحمل بکەین 2 هەفتە چونکو ئەمریکا حتما گفتوگوی نهێنی هەیە ما بین ئیسرائیل و ئەمریکا يعني حتما ئەمە با یەک تشتی بزانی ئیسرائیل يعني پشتی گەرمە هەموو کات بە ئەمریکا و ئەمریکاش ئەبەدان نایلیت یەک جار کە زەرارێکی گەورە بە ئیسرائیل بکەوێت باشە دکتۆر ئێران زۆر هەڕەشەی لە ئەمریکا دەکردەوە ڕاستەوخۆ نەیتەنەوەم جەنگەوە ئەگەرنا بەرژەوەندیەکانت و پێگەکانت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەینە ئامانج ئەو ئەمریکا هاتوو بەشداری کرد و دەڵێ ئێمە هەر سێ وێزگە گرنگە ئاتۆمەکەی ئێوەمان لەنێو بردووە پێتان وایە کایدی ئێران چی دەکات ئایا توانای ئەوەی هەیە لێک کاتا شەڕی ئیسرائیل و ئەمریکاش بکات ئەو بەخۆ ڕاستە دوینی بەشە و یەکسەر ئەمریکا هاتە ناو جەنگ و بەشدار بوو بە شێوەیەک ئەشکرا و دیار و ترامپی ئەعلان کرد بەڵام بە نهێنی ئەمریکا بەردەوام لە پشتەوانی ئیسرائیل بوو ئێستا ئیران دەتوانێتن هەندە کارتی فشار بەکاربینیت و لەوانایشی هەندە سوپرایزی هەبیتن کارتەکانی چین کارتەکانی بوو نمونە ئێستا اقتصادی عالم دەتوانێت وێران بکات مۆزی خورمز قەپاتی کات ئەوە سعر بەرمیلە نەفتەوە ڕاستە ڕۆژدا 200 پێتان وایە ئەمریکا و ئیسرائیل پلانیان بۆ ئەوەشدانە نابێ و ئەگەریان لە بەرچاو نەگرت بێ حتمان پلانی بەس با ڕۆژێک و 2 ڕۆژ تەواو نابیتە خەمە بەستم ئەوەیە لێرە ئەگە ئیران ئەو پێنگاوە پاوێژی بەلای کەمەوە ئەوە چەند هەفتەیەک پێچوو فەرموو عالم تحمل دەکات کە سعر بەرمیلی بە 200 دلار بیت ناتوانێت يعني هذا إيران عندها كارت فشارية يعني حتما لهذا أو تيجي لوا أما لبي نكين عند ولايات هي بشتواني إيران جدك يعني عند أوروبا بعضين كتل سياسية ولايات كان هنا دتواني أو شيء يكسب بيننا وجانج يعني هو دارين أو هنبي بلام أجا وهذا نو جانج
وەزعەکە قوڵتر دەبێت. باشە دکتۆر هەڵوێستی ینی ڕوونی ئەوروپا چییە؟ ئەنتۆنیۆ گۆترێز ئەمڕۆ کامیداری گشتی نەتەوەی گرتوەکان ئەمڕۆ نیگەرانی دەربڕی لە بەکارهێنانی هێز لەلایەن ئەمریکاوە دژی ئێران. جارێ باسی ئەمە بکەین دواتر باسی ئەوروپاش دەکەین. پێم بڵێم هەڵوێستە چی لێ خوێندنەوە؟ هەڵوەستەکە دیارە پێشەکیش دیار بوو ئەوروپا حەز ناکە توند و تیژی یعنی چەک دژی ئیران بەکاربین تایبەت ئەمریکا یعنی ناڕازبینی خود دیار کرد بەڵام بەردەوام دەڵێن فەرموندانیشین بە ڕێگەی گفتوگو و بەڕاستیش ئەخیری دەبیتە بە ڕێگەی گفتوگو دوو تشت هەیە یعنی با بڵێن باشە ئەوان لە گفتوگۆیان نەبوون دکتۆر ئەوان لە گفتوگۆیان نەبوون کە ئیسرائیل هێرشی کردە سەر ئێران ئەوان گەڕی شەشەمی دانوستانەکانیان نەبووە ئەنجام بدایە یەک تشتی هەیە بەڕاستی زۆر بە زۆر تشت ئیسرائیل دەیکات بە پشتەوانی ئەمریکا و هەندە جار بە ئاگاداری بریتانیا يعني كان نسبة هێرش ئەو شانە بەڵام لە دیفاعکردن ڕاستە لە دیفاعکردن تقریبا ئەمریکا و ئەوروپا هەموو پشتەوانی ئیسرائیلن قبول ناکەن کە هێرش بکرێتە سەر ئیسرائیل باشکارایەوە بەڵام ئایا ئەوروپا لەگەڵ ئەوە بوو ئەمریکا بە یەکسەرەوە هێرش بکرێتە سەر ئیران ئەم بڕوا ناکەم ئەبەدەن حتى انتظار بکەن خلال ئەمڕۆ لەوانەیە سەرۆکەکانی زۆر وڵاتەکانی ئەوروپا ئاڵێن يعني ئەمە ناڕازینە بەو شوێ تند بەکاربیێن دژی ئیران بەڵام یەک داواکاری هەموو کات لە ئیران دەکرد بەڕاستی و ئیرانژی احتیمالە واضح نەبوو لەو بابەتە خۆ تەخسیبە یورانیوم ئالێرەدا خۆ مافەکە بەڵام ئیران ئەڵێتن ئەمن ئەوها دەکەم بوو چەک نییە بەکاربیێن و پێشکەوتنی وڵاتەمە بوو زانستە بوو کارەبایە بوو نەخۆشخانە بەڵام متمانە نییە مابەینی ئەمریکا و ئیسرائیل وڵاتەکانی ئەوروپا لەگەڵ ئیران چکو دەزانن ئیران چەکێ تومی بەدەست کەوت احتیمالە زۆر جار بیکەتە باشە دکتۆر تان لە قسەکانی عەباسی عراقچی خوێندەوە دیارە یعنی ئەسکو بدایەتی باسم کرد پێشیە و يعني بريس كونفرنس كإيران وڵام دەدات ئیران ئێستا لە حالەتێ باڵێن شەڕە بڕوان ناکەم ئێستا دانیشتن لەسەر میزی گفتوگو بڵێت خلاص بڕوینە قۆناغەکە ئاشتی دەبیتن دیارە چەند با بڵێن احتیمالە کارتێک بەکاربینیتن کە دژی ئەمە ئێستا دەزانیت بنگەی سەربازی ئەمریکا لە وڵاتی خەلیج هەیە کەمداو لە قەتەر لە کوێت لە عێراق ئێستا ئەو شوێنانە لە مەترسیدایە ڕاستە باشکارە ئێستا باس ناکەن بەڵام دیارە ئێستا ئیران ئەمڕۆ بەرپرسەکانی ئیران ئەمڕۆ لە گفتوگودانە کە چۆن وڵامی بدەن حتما داوی بەس پاش ئەو وڵامە احتیمالە دانیشن لەسەر میزی گفتوگو بەڵام بێ وڵام ئەمە بڕواناکەم ئەبەت ئیران دانیشت لەسەر میزی گفتوگو چونکو هەر یەکێک بزانیت ژووی ئیرانیەکان باش بزانیتن لە چەندین سەد ساڵ هەزار ساڵ دەزانیتن ئیران ئەو شانە وها تەبعیان بەجێ لایە وەڵامێک دەدەن ئایا وەڵامەکە توندە توند نییە پێتان وایە وەڵامەکە بۆ سەر ئیسرائیل بەردەوام دەبێ هێرشەکانیان یاخود بۆ سەر بنکە و بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناوچەکە حتا ئێستا وەڵامی هێرشەکانی ئیسرائیلدایە بە موشکی بالستی و نازانم چێ بەردەوام دەبێت تا چەند ئیسرائیل هێرش بکەتەوە بەردەوام دەبێت بەڵام هێش وەڵامی هێرشی ئەمریکا نەدایە ئەوە مایە بە بڕوای من وەڵام دابیت یعنی بە تەسەورم هیوادارین شەکێ با بڵێن ترسۆنەک نەبیت لە ناوچە بەڵام حتما وەڵامێک دابیت لە لای ئیرانەوە ئێستا طبعا ئەمریکا شتێکی احتیادیە دەڵێت هێرشم کرد تێکمدا هەسێ بگەکانی تومی یاڵا فەرموو دانیشین و خواحافیز بڕواناکەم یعنی حتا وڵاتێکی زۆر کوچکەشی بیتن ئەو شتانە قبول ناکاتن بەڕاستی بەڵام دەنگێ گفتوگو دەنگێ دانیشتن لەسەر مێزی گفتوگو بەردەوام دەبیت ڕۆژانە حتا ئەمڕۆ لە ئەوروپا هەموو هەوڵ دەدەن کە ئەم شەڕە حتا ئەم قۆناغا و ڕاوەستی زیاترنا بەڵام ئایا ئیران قبول دەکات یان نا بەڕای ئێمە زۆر زەحمەتە ئیران قبول بکاتن باشە دکتۆر ینی لە کاتێکە سێ بنکەی ئەتۆمی ئێران لە نێو براوە یاخود وێریان کراوەکە
چل ساڵە کاری لەسەر دەکەن بەڵام عەباسی عراقچیمان بینی نەرم قسەی دەکرد هۆکاری چییە کە ئێران نەرمە چ لە دانوستان و گفتوگۆکردن چ لە هێرشەکانیان نەرمیان پێوە دیارە بەڕاستی یەک لە قسەکردنی دیبلۆماسی و دیبلۆماتکە دەبیتن زۆر ئەولان هەڕەشە ناودانیە قسەکانی زۆر دیبلۆماسینە زۆر لەسەر خۆی و حەمدەخۆیە کە ئەناما شتێکێ بوویە هێرشەکە بەڵام ڕاستە سێ بنگە بە تەسەوڕێ من جگە لە دیبلۆماسیە شتێکی دیکە هەیە معنایەکە یۆرانیومە مخەسەب ئەوانە حتمان قۆتاکردیە یان دۆستەوە لە شوێنێکی دیکە ئەوە یەک دوو احتیمالە شەمە دوو نییە یعنی با بڵێن گفتوگویەکی نهێنی کرابی بەڵێ مابینێ ئیران و ئەمریکا و ئیسرائیلی کاتێ زانی لەسەر مێزی گفتوگو ئەم تشتانە هەموو حەڵ نابی دەبیتن ئەمە ئەم جۆرە هێرش دەکەی ئەمبوژە ئەم شتە قوتار دەکەن یعنی ئەخیرەکە دەڵێن وەڵڵاهی بە جەنگ و تەواو بوو یەکتش بە زۆر واضحە کە بنگەکانی تومیە ئیران دیارە ئێستا بەرنامە دواکەوت چەند ساڵ دواکەوت چەند ساڵێک ئەوە واضحەت بێت بەڵام ئایا ئینە سەر سفر یورانیوم بەجێنەش ئەمە بڕواناکەم حتمان ئەوانە احتیاطی خۆوەرگرتیە پێ دەڵێن یعنی پێشی چەند ڕۆژێک ئێستا دەڵێن ئەمریکی دەڵێن وەڵی پێشی چەند 48 ساعات بارگەی هەرگەران یعنی سیارەکانی گەورە دیار هەندە تشتی دۆستەوە لەو بنگەوە لە شوێنێکی دیکە معنایەکە حتمان ئەوانە ئیران حتمان زانیاری هەبوو دوام شتێکی دیکە شتێکی طبیعیە کاتێ یەکەم ڕۆژ هێرش بکرێنە سەر هەستێ بنگە دەبیت ئیران احتیاطی خۆوەرگرت یعنی گواستی بدات چکو دەزانی ئەمریکاش هێرش دەکات بەڵێ باشە دکتۆر عەباسی عراقچی لە قسەکانی گوتی کام ئێوارەیە سەردانی مۆسکۆ دەکەم و پۆتن دەبینم هەروەها بە دۆستێکی دێرینی خۆیان ناوی برد پێتان وایە کە مۆسکۆ دەتوانێت چی بۆ ئێران بکات و بەدەر لەوەش ئایا چین دێتە ناو ئەم هاوکێشەیەوە بەڕاستی مۆسکۆ حتما شتەوانی با بڵێن بەڵێ کەمەوە بە عەرفی دیبلۆماسی و بە عەرفی با بڵێن معسکەریانە پێ بڵێن ڕۆژهەڵات رووسیا پشتەوانی قسەکانی ئیران دەکەت و بەردەوام بەڵام ئایا حتا چ حد ئایا تەنها قسەیە ئایا تەنها هەندەچەکی دەدەتێ ئایا تەنها تەکنەلۆژی دەدەتێ ئایا پێ دەڵێتن خەبت نەبیتن ئەو تشتانێ ڕۆژتیانە دەتوانێت تعویزی کەین لە ماوەتی کەم یعنی ئەم بابەتەنە بەڵام حتما دەبیتن ئێستا رووسیاش ڕۆڵەتداری چکوانمان باسم کرد ئەگە ئیران هێرش بکەتە سەر بنگەکانی یعنی با بڵێن سەر بنگەکانی لەشکری ئەمریکا لە ناوچە بەڕاستی ناوچەکە بەرەو شوێنێکی نەدیار دەڕێتەوە يعني حتما لێرەدا دەبیتن معنای رووسیا ژیان فکر کردیە ئایا رووسیا کە حتا چه حد یارمەتی ئیران دەبێت لە کەونەوە رووسیا پشتەوانی ئیران کردی حتا ئێستا حتا با بڵێن دەمینیت انتظار بکەن خلال ئەم 48 ساعەتە دیار دەبیتن کە ئیران بە تەمای چیە و دیار دەبیتنجی کە وڵاتەکانی پشتەوانی دەکەن کە چ پێ دەکرێتن بەڵام حتما هەندە پێنگاوی دیکە مایە شەڕ ئەگەر ئیران حساب کرد کە وڵاتێکی گەورە بەڵام ئەگەر بەرەو ئیستیسلام ڕوش ئەمن بڕۆناکە طبعا چکو مەسەڵەن زۆر کەس دەڵێن خلاص ئیران خلاص دەبێت ئیستیسلامی بکات نەما هیچ نەما ئیران تەنها سێبنگەی ئۆتۆمی نییە ئیران وڵاتێکی گەورەیە چەندین نازانن حتا ئێستا چەند هزار موشکی بالیستی هەیە ئەسڵا و نازانن حتا ئێستا چەند بنگەی شراوە هەیە باشە کەواتە نازانن زۆر باشە کەواتە دوجار خۆت ئاماژەت بۆ کرد کە هەر دەبێ بێنەوە سەر ڕێگەی دیبلۆماسیەت یعنی ئەو هەفتەی ڕابردوو هەفتەیەکی پڕ لە کۆبوونەوەی دیبلۆماسی بوو لە هەمان کاتە شڵەژانی دیبلۆماسی پێتان وایە بە ڕێگای دیبلۆماسی ئەم بابەتە دەگا بەکوێ و ئایا کۆتایی دێنێت بەم جەنگە بەڵێ ڕێگەی دیبلۆماسیە چۆن دەبێت یەکەم احتیمالە ئیران هەوڵ بدات ئەمش هێرشێک بکەم لەسەر بنکەکانی سەربازی ئەمریکا چۆلکردن پێ دەڵێن پولڤەکردن پێ دەڵێن ئایا حتا چه حدێک بەقووەت دەبیت یان نا ئەو هەر دەبیت یعنی بەژێر زانینێنە ئیران هەر چۆل دەکەتەوە لەسەر هەندە با بڵێن بنگەکانی بازێت پێ دەڵێن مراکز عسکەری یان قەواعد عسکەری لێرەدا
نازم لە چین دەرە احتیمالە لە وڵاتەکانی خەلیج کەنداوریان لە عێراقیان لە هەم لە وڵاتی دیکە بەس هەر دەکەن بەڕای من پاش ئەو تووڕەکردنەوە لەوانەیە بەهێز بیت یان لەوانەیە بەهێز نەبیت یان بەخوا دەبێتەوە لەسەر ئیرانیەکان دەمێنێتە بەڵام پاش ئەو قۆناغا تەماشا دەکەن زارەکە چەندە ئایا ئەگە یورانیومی مخەصب قوتاکێ بی بەڕای من ئیران ئامادەیە دانیشت لەسەر میزی گفتوگو و بە عرفی دیپلۆماسی ئەم تشانەکە حەلی دەکەن لۆ حەلی دەکەن چونکو ئیسرائیل مطمئن بوو ئەوە چەند ساڵ ئیران پێ ناکرێتەوە بگەیتە ئەمڕۆ یعنی دەبێت ئیش بکەن 4 ساڵی دیکە حتا بگەیت دوام ئیرانژی مطمئن بوو کە شتێک لە دەستیدایە یورانیوم هەشمایە نەفەوتە دەتوانم ئیشی لەسەر بکەم هەمان کات ئەمن لە ناو مام یعنی ڕژێمەکە مایە و حکومڕانی مایە و بیدایەتیش لە پێشی چەند ڕۆژێکی باسکەم لە چەند کەنال باسم کرد هەر بیدایەتەوە ئارمانجی ئیسرائیل و ئەمریکا لابردنی ڕێژیم نییە يعني لەوانەیە زۆر کەس غەڵەت پێ بگەن وەڵی لابردنی ڕێژیم ناوە نییە تەنها ئارمانج ئەوە ئیران لاوەسکەن حتا بێت دانیشتن لەسەر مێزی گفتوگو و ئەمریکا بتوانێت زیاتر شروطەکان فەرز کرد لەسەر ئیران تەنها ئەمەیە بەڵێ باشە زۆر سپاس دکتۆر کاوە شاوەڵی ئامێدی دیپلۆماتکاری کورد ڕاستەوخۆ لە پاریسەوە لەگەڵم بووی سپاس